ئێمە لە دەستپێکی بەرنامەی ئەمڕۆ لە هەواڵەکانە باسمان لە هەڵبژاردننی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان کرد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو پرۆسێ و پرۆسەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکان و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و پەیوەندی لە نێوان لایەنە سیاسیەکان و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکێنانی حکوومەتی نوێ و ئەمانە چەندین بابەتی تریش کە قسەی لەسەرەکەین لەگەڵ میوانەکەمانە بە خۆشحاڵیەوە کاکێمە سەلاح چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە ئەم بەیانەیە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە ئابێ باز لەم بابەتانە ئاکەین لە گرنگی پێکێنانی حکوومەت لە دەرگای خۆپاڵاوتن بۆ کاندیدی سەرۆک کۆمار وە چەندین بابەتی تریشکە لە نێو ئەم حکوومەتە و لە نێو یەکەم دانیشتنی پەرلەمانە یعنی بینیمان هەر لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو لایەنە سیاسیەکان و هەموو کوتلە براوەکان بەشدار بوون و بە گڕوتینێکەوە هەستە کرد کە یعنی زوو کابینەکە پێک بێ زوو حکوومەت پێک بێ لەگەڵەوەشە چەندین وڵات بە تایبەت ئەمریکا لەسەر هێڵە کابێ بە زووترین کات حکوومەتی نوێی عێراق تەشکیل بکرێت ئەمانە و چەندین بابەتی تر لەگەڵ میوانەکەمانە گفتوگوی لەسەرەکەین کاکێ من بانیت باش و سڵاو لێبێ خۆشحاڵین کە ئەم بانێ لەگەڵمانای بەوە دەست پێ بکەین یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان بینی و دەنگدانەوەیەکی زۆری بە دوای خۆیان هێنا پێ دوایە یەکەم دانیشتن لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کوتلە بەشداربووەکان و کوتلە سەرکەوتووەکان لە هەڵبژاردنە گڕوتینێکی جیاوازتریان هەبوو بۆ دانیشتنەکە و بۆ بابەتەکان بۆی بە خێرایی پرۆسەکە ئەنجام بدرێ جۆتان لێمە بەیانیتان باش بەیانی بینێرانتان باش بەیانی باش فەرموو هەڵبژاردننی حکوومەتی عێراق و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی عێراق ئەم گەڕەی حکوومەت زۆر جیاوازە لەوانەی پێشوو ململانیەکان زۆر جیاوازترە ئەوەی کە بینیمان ئێمە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان خوێنێکی تازە کە هاتوۆتە ناو حکوومەتی عێراقەوە لە دەستگا تەشریعەکانی حکوومەتی عێراقا ئەبینی کۆمەڵێک عورفی سیاسی هەیە پێویستەکە ڕەچاو بکرێت لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بینیمان کە هەیبەت حەلبوسی بەبێ کێشە عەدنان فەیحان هەر بە هەمان شێوە لە جێگری دووەمی سەرۆکایەتی پەرلەمانە کە بەڕێزیان شافان عەبدوڵڵا کە سەحب کرایە و فەرهادە تروشی کە دانرا عورفێکی سیاسی هەیە لە بەغدا کە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق پێویست دەکات تەوافقاتی سیاسی هەبێت بۆیە کۆمەڵێک کێشمەکێشمی زۆر دروستە بێت لە تەشکیلکردنی حکوومەتی عێراقیشە بەڵێ واتە بەهۆی ئەو کێشمەکردنی کە باسە لێوە کرد جیاوازە لە ئەنجومانەکانی ترواتە ئەوانی پێش ئێستا طبعا ئێمە خەڵکیی تازەکە ئەچێتە پەرلەمانی عێراقەوە لە کۆمەڵی تەوافقاتی سیاسی پێویستەکە ڕوونکردنەوەی تەواو بگرێت پێویست دەکات بەرچاوڕوونی تەواو هەبێت بۆیە ئەم حاڵەتانە ڕەنگە لە سەرەتاوە تووشیان بێت بەڵام دوای ئەوە ئێستا ئێمە 30 ڕۆژی کەمان لە پێشەکەوا سەرۆک کۆمار هەڵبژێرێت پێویستەکە ماڵی کوردی ڕێک بخرێتەوە و لە حسەی کوردە ئەوە هەمومانەوە ئازانین و لە ناوێنە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستەکە کاندیدێکیان دوانی زوو تەوافقی لەسەر بکرێت و هەتا بە یەکەمین جەلسە و تەواوێلی شەکە لەسەری باش مادام باسی ئەومان کرد باسێکی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین کاکێ من یعنی لە گەڕی یەکەم و دووەمی هەڵبژاردننی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بینیمان کە کەسیان دەنگی تاوەتیان نەهێناوە نەبوونا ئەوەی کە چۆنەڵی دەنگەکەی بە تاوەتی بەدەست بێنێت و ببێ بە ئەو پۆستە وەربگرێت ڕۆڵی یەکێتی لەم نێوەندەیە وەکو چۆنەڵی خەمخۆرێک وەکو ئەوەی کە هەمیشە باز لە یەک ڕیزی و یەک دەنگی و یەک هەڵوێستیەکە ئێمە هەرێمی کەماڵاغامان بینی کە لە لێدوانێکە باسی لەوە کرد کە یەکێتی
داوای یەکڕیزی ئەکات داوای ئەوە ئاکات کە بە یەکڕیزی و بە یەک هەڵوێسی کورد لە بەغداد بەهێسترە بێ ئەم یەکڕیزی و یەک هەڵوێسی لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵەسەنگێنی هەر لە پێش هەڵبژاردنەوە ئێمە بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی ئەوە بووکەوە بە یەک تیم بە یەک پاکێج بە یەک داواکاری کەوا ئێمە بچینە بەغدا هەموو کورد یەک ماڵی کوردی چۆن ئێستا ئێمە ئیتاری تەنسیقیمان هەیە هەر بە هەمان شێوە پرۆسەکان بڕاتە ڕێوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە ئاخر کۆبوونەوەیانەکەەوە بە یەکێتیان ڕاگەیاندووە پاکێجی بەغدا جیایە پاکێجی هەرێمیش جیایە پێویستەکە کورد لە بەغدا یەکڕیز بێت ئەگەر ئێستاش بۆ بەڕێز فەرهادە تووشی ئەگەر یەکێتی پشتگیری نەکردا عینن کێشمی تێکەوتەوە بەڵام پەیامی سەرۆک پاڤڵ و ئەندامانی نوێنەرانی پەرلەمانی عێراق ئەوانەی یەکێتی لیستی یەکێتی کە دەنجام بۆ داوە باشە بەشێک لە لایەنەکان باسییان لەوە دەکە لە چاپێکوتنەکانە پێشتر ئەو لایەنانە ینی تاوی لایەنەکان پەیوەندێکی ئەوتویان نییە بەیەکەوە پەیوەندێکی پتەویان بەیەکەوە نیە لەبەرەوە ئەمە کاریگەریەکی زۆری ئەبێ لەسەرەوەی لە کاتی هەڵبژاردنەکانە واتە یەکدەنگ نەبن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز لە هەر لایەنێکی دیکە پاڵپشتی خۆی پیشاندا لە کاتێکاوەک هەر لایەنێکی دیکە لە کاتەکانی دیکەیە بۆ نمونە لایەنەکانی ترکێشێ بۆ دروستەکانی یاخۆت یەکدەنگنی لەگەڵیا بەڵام ئەو سەر و هەموو ئەو شتانە یەکدەنگ بوو لەگەڵ ئەو لایەنانی ترە ئەگەر دووبارەی کەیتەوە تێنەگەشتم دەتان زۆر خراپە بەڵێ لە بەشێک لە لایەنەکان لە کاتی چاپێککەوتنەکانە لایەنە کوردستانیەکان باسییان لەوە دەکرد لە کاتە ئاسایەکانی دیکەیە لایەنەکان پەیوەندێکی ئەوتۆیان بەیەکەوە نییە یەکڕیز نین بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان سەر و ئەوەش لە کاتی دەنگدانەکانە یەکڕیز بوو و دەنگی خۆی خستەپاڵی لایەنەکانی دیکە بۆ ئەوەی کە کورد پێشەنگ بێەوە کورد بتوانێت یەکتر بگرن و باتە ئامانجەکانی یەک ئامانج بێ ئەمە تا چەند جیاوازی هەیە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە تاوی لایەنەکانی تر جیاوازی هەیە ئێمە خیتابی سیاسیمان لە کاتی هەڵبژاردن و لە پێشی هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردنە هەر یەک خیتاببووەکەوە یەک ڕێزی ماڵی کورد بپارێزین هەتا وەفدی مفاوەزاتەکانمانە لە لەگەڵ هەموو حزب و لایەنەکانە سەردانیان کردووە بەبێ جیاوازی لە بچووکەوە تاکو و گەورەیان لە گەورەوە تاکو بچووک بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی بەلاوە گرنگەکەوە ماڵی کوردی چۆن ئێستاکە بیتە شیعی ئێستاوە سونەشمان بینی بیتە سونیشمان بینی ماڵی کوردی پەرتەوازە نەبێ ماڵی کوردی ئەگەر یەکدەنگ بێ ئێمە زیاتر لە چەند کورسیەکمان هەیە ینی پێکاتەی دووەمی عێراقین وەکو زمان ینی بەڕاستی بەهێزین ئەگەر یەک ڕیز بین بۆیە بۆ دەنگدانەکانیش پێویستمان بە تەحالفێکی کەم هەیە ئەگەر و کورد یەکڕیز بێ لە بەغدا بۆیە جیاوازی یەکێتی لەگەڵ لایەنەکانی ترا خیتابی سیاسیمانەوە ئەو عورفانی کەوا لە 2023ەوە هەتاکو ئێستا هەیە یەکێتی ڕەچاوی کردو و نەیشکانوە بەڵێ کاکێ من لەم هەڵبژاردنەیە کە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکرد و ئەنجامەکەیمان بینی چەند هێزێکی نوێ هاتنە ناو کای سیاسیەکە یەکێک لەوانە محەممەد شیع سوودانی بوو کە پێشتر ئەم کەسێکی سربەخۆ بوو و تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو بەڵام بۆ ئەم هەڵبژاردنە لیستی هەبوو کاندیدی هەبوو و دەنگێکی زۆریشی هێنا لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بینیمان کە کەسێکی تازە و دەموچاوێکی تازە بوو بە سەرۆکی پەرلەمان ئەم گۆڕانکاریانە چۆن ئەبینیت ینی لەم کابینەیە لەم حکوومەتەیە بە تایبەتی پەیوەندی ئەم کەسانە لەگەڵ هەرێمی کوردستانە چۆن هەڵەسەنگێنیت ئەو کەسانی کە بینین ئێمە پاڵێراون و سەرۆکایەتی پەرلەمانیان وەرگرتووە یان ئەندام پەرلەمانی تازن ئێمە ئەبێ لەوێ تێبگەین ئێمە لە جیلی سێمی لە دوای 2023 ینی جیلی سێمی طبقەی سیاسی دوای 2023 بەڕێز هەیبەت حەلبوسی پێشووتر سەرۆکی لزنەی نەوت و وزە بووە لە پەرلەمانی عێراق خەڵکی ڕوومادیە یان خەڵکی ئەنبارە عەدنان فەیحان خەڵکی بابلە ئەم خەڵکە تازانی کە ئەیبینی
طبعا پشتی هێزە سیاسەکانیان هەیە هێزە سیاسەکان ئێستا محەممەد حەلبوسی کە مەجال نەدراوە خۆی کاندید بکاتەوە و دەرچێت ئێستا ئامۆزایەکێتی عەدنان فەیحان هەر بە هەمان شێوە تێگەی ئەم خەڵکانی کەوا دێنە تازە دێنە پێشەوە ئەمە پەیامێکە بۆی ئێمەشکەوە ئێمە خەڵکی و دەموچاوی تازە و باشانی ئەم دەموچاوە تازانە پەیامی تازەشیان پێ یاخود نەخێر لەسەر ئەو پەیامە کۆنەیە کە وەکو چۆنەڵی ئامۆزاکەی محەممەد حەلبوسی خۆی کە دەسەڵاتدار بوو ئێسش هەیبەت حەلبوسی هەمان سیاسەتی حەلبوسی بگرێتەوە بەریا پێ دوایە ئەتوانێت گۆڕانکاری بکە هەر خودی خۆی هەیبەت حەلبوسی مقابلەیەکی هەیە چاوپێکەوتنێکی هەیە باز لەوە کاڵە من کەسێکی ڕاستە حزبیم بەڵام لە ناو ئەنجومەنی نوێنەرانە بە هیچ جۆرە کاری حیزبایەتی ناکەم ئانی ئەمە چۆن هەڵە سەنگێنی جەنابە گۆڕانکاری ڕیشەی بە کەسیان ناکرێت لە شێوازە لەبەرەوەی هێزە سیاسەکانی پشتیانەوە ئەو شتە قبوڵ ناکات بەڵام سەطحی ئەکرێت بۆیە ئێمە ئەبێ لەوە تێبگەین لەگەڵ ئەو هێزانەیە کەواتۆ ئێستا ئەگەر باسی محەممەد شیع سوودانی بکەین خۆ محەممەد شیع سوودانیش هیچێکە لەو کەسانی کەوا لە ئیتاری تەنسیقیە پێکهێنەری ئیتاری تەنسیقین بۆیە پێویستە چۆن لە پێشووترا یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئیتاری تەنسیقیە ئەو پەیوەندیە زۆر باشەی هەبووە هەر بە هەمان شێوە بەردەوام بێ لەم ڕێگایەنەوە گۆڕانکاری ئەکرێت بەڵێ گۆڕانکاری سەطحی ئەکرێت بەڵام گۆڕانکاری ڕیشەیەکان پێویستی بە پەیوەندیە بتەوەکانە چۆن لە پێشووترا هەمان بووە و بەردەوامی لەسەری باشە دوێنێ لە سوۆشیال میدیا و چەند گرژ و ئاڵوزیەکی ناو دانیشتنەکە بڵاو کرایەوە واتە لە نێوان عەرەب و کووردە لایەن عەربی و کوردەکانە ئەمە تاچ بە چه شێوازێک هەڵی ئەسەنگێنی واتە لایەن عەرەبیەکان بەم شێوازە بەرەنگاریان هەبێ بەرامبەر بە کوردەکان ئاڵۆزیەکان بەردەوامە خۆتەزانی کێشمی سیاسی دایمە ئاڵۆزی بە دواوە دێنێت ئەو ئاڵۆزیانەی کە ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە ڕەنگە لەسەر یاسای نەوت و غاز زۆر تونتر بنەوە ڕەنگە لەسەر یاسای بازنەکانی هەڵبژاردن زۆر تونتن بەرەوە لەبەرەوەی خۆتەزانی ئەگەر بە حەقیش بێت لە سلێمانی دەنگەکانی سلێمانی زۆر زیاترە مەسەلەن لە محافظەیەکی تری عێراقیان لە کەرکووکە بۆ دابەشکردنی کورسەکان بۆیە ئەمە پێویستی بە تەحالوفاتی سیاسیە ئەمە پێویستی بەو پەیوەندیانە ینی پەیوەندی بتەوی پێویستە تاکو ئەمە لە پێشی ئەوەی ئەو ئاڵۆزیانە تووشمان بنیان بەرۆکمان بگرن پێویستەکە ئێمە تەحالوفاتی بۆ کرابێ ئەو کاتە لەو قەیرانانش دەربازە بین باش کاکێ من دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆک کۆماریش کرایەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێ دوایە پۆستی سەرۆک کۆمار هەلای یەکێتیە بێت و وەلای یەکێتی ئەمێنێتەوە لەبەرەوەی ئەمە ڕێکەوتنێکە کە کراوە کە بۆ کوردە و لە ناو کوردیشا پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە ئەو عورفە سیاسی کەوا هەیە لە بەغدا سەرۆک کۆمار بۆ کووردە جێگری دووەمی سەرۆکایەتی پەرلەمان بۆ کووردە جێگری سەرۆک وەزیران بۆ کووردە ئەمەش دابەش کراوە ئێستا کە جێگری دووەمی پەرلەمان بۆ لایەنی بەرامبەر بووە دڵنیا بکەوە پۆستی سەرۆک کۆمار بۆ کووردە و هەر بۆ یەکێتیشە بێت بەڵێ ئەمە چێشمی تووشە بین بەڵام لە کۆتاییە بۆ یەکێتیە بێ ساف بێتەوە پێت وایە بەو سیاسەتە نەرم و حەکیمانەی کە باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ بەغداد و کاربەدەستانی حکوومەتی بەغدایە گفتوگۆی کردووە لەسەر بابەتی موچە لەسەر ڕێکەوتن و هەناردەکردنەوەی نەوت و هەموو ئەو کێشانەی کە هەبوو پێ دوایە ئەم جارش هەر بە هەمان شێوە بەو سیاسەتە نەرم و حەکیمانەیە بتوانێت ئەم کێشەیەش چارەسەر بکەن و بتوانن ئەو کەسەی کە دیاریە کرێ دەنگی تاوەتی بەدەست بێنێ ئەوەی ئێمە ئەیبینین بەڵێ لە ساحەی سیاسی عێراقا جەنابی سەرۆک باڤڵ بەو سیاسەتەی کەوا بەردەوامە لەسەری و پێشووتریش جەنابی مام جەلال خوالی خۆش بێ بەردەوام بۆ لەسەری کاریگەری زۆر باشی هەیە
و سوودەکەی بۆ خەڵکی کوردستان ئەگەڕێتەوە بەتایبەتی. بەڵێ هێمن سەلاح چاودێری سیاسی سوپاسکان بەیانە لەگەڵمانە بوویت.